سڵاوی خی گەورەتان لێبی خۆشەویستان لە سێڵ ڤیددیۆیەکی دیکە پێتان دەگەمەوە بۆ باسکردنی بابەتەکی گرنگ لە بابەتەکانی جادەرمانی ئەویش بریتە لە دروستکردنی ساورکراوت. ساورکراوتیا بریتە لە تورشیەکی سروشتی کە دروست دەکرێتن تەنها لە کەلەمی و فائیدەی زۆری هەیە. یەک لەوانە هۆرمۆنی ئافرەتانی مسەرتن ئەوەی کە دەبتە هۆی سەرەتان کەم دەکاتەوە و هەروەها هۆرمۆنی تۆستۆستیرۆن بەهێز دەکاتن لە هەمان کات دەبێت چارەسەری کێشەی پرۆستات لە پیاودا. لە هەمووشیان گرنگتر ئەوەیە کە بەکتریای ئەمعا بەکتریای ڕیخۆڵەکان بەکتریای سوودبەخشەکان بەهێز دەکاتن لۆ ئەو کەسانێک کە قۆڵۆنیان هەیە. دائیمان ئەمە دەڵێن سەوزە بخۆن، هەندێک کەس هەیە بەڵام سەوزەش دەخواتن هەر کێشەی هەیە لە ئەمعایی ئەو سەوزەیە بابێن لەوێن دەرێت بۆگەن دەکاتن و غازات دروست دەکاتن. ئەو ساورکراوتە لەوانیش زۆر باشە. شەوەی دروستکردنیشی طبعاً کەلەم دەینی کوردی دەکەی پارچە پارچەی دەکەی لە ناو دەبەتی بابرێن شوشە ئەگە هەبی باشترین چ شوشەیە ئەگە هەبیتن ئەگەنا پلاستیکەکی معقەم پلاستیکەکی خاوێن تێی دەکەی پاشان خێواوچی لەسەر دەکەی سەریشی بابرێن شتێکی خاوێن وەکو بەردەکی خاوێن یان شتێک دادەنین هەتاکو کەلەمەکە تەواو بزر بیتە لە ناو خێواکەکەی پاشی هەفتە کە تا 10 ڕۆژی تامەچی ترش وەردەگری ئەو کاتی دەتانی بیخۆی. زۆر سوپاس، هیوای تەندروستیەکی زۆر باشتان بۆ دەخوازم.